هەڵبەت وەک هەمیشە ئێمە گرنگی بە بابەتە ئەدەبی و هونەریەکانە دێن و بەرهەمی نووسەران هەر بۆیە لە زۆربەی پرۆگرامەکانمان بەشێک لە بابەتەکان تەوەرەکانەکەینە تایبەت بۆ ئەو کەسانە یاخود بۆ نووسەرانە بۆ ئەو ئەدیبانە. ئێستش چاپ و بڵاوکردنەوەی پەرتووکی نهێنی ڕێنواری ڕاوچەڵەکی کورد و هەموو وەرزێکم پاییزە بڵاوەکرێتەوە کە دکتۆر فەرمان هیدایەت نووسەر و نووسەرەتی و لێرە خۆی میوانی ئەمە بێت نووسەر و دکتۆرا لە دەروونناسیدا میوانی پرۆگرامی بەیانی 24 بەیانی باش دکتۆر ساڵ لەبێت. باش بەخێر بێت. زۆر سپاسانەکەم. سڵاو ڕێزم بۆ بینەرانی کورسان 24 هیوادارم ڕۆژێکی خۆش و ئاسوودە بەسەر برن. زۆر سپاس. پێمان خۆشە سەرەتا باسێکی بەرهەمە نوێیەکەتمان بۆ بکەیت. بەرهەمە نوێیەکانم. بەرهەمە نوێیەکانت دەبێت یەکێکیان کۆتا بەرهەم بێ. بەرهەم بێ. بەڵێ ئەم سێ پەرتووکەم ئەم ساڵ نەورۆزە سەری ساڵی کوردیا بە یەک چاپ کرد. بەڵێ. هەرسێکی وەلێرەشەوە بە دەرفەتی زانم سوپاسی برای خۆشەویستم دکتۆر شێخ نەرۆکە سنجانی بکەم بەڕاستی کە ئەرکی چاپکردنی ئەو پەرتوکانەی گرتە ئەستۆی وەکو پاڵپشتێک بۆ ڕۆشنبیری و زمان و پێشکەوتنی کوردی لە شاری کەرکووک. من خۆم کەرکووکیم هەر لە کەرکووک شتانشم ڕووگەی کوردستان کەرکووک و ئەو پەرتوکانە هەوڵ و کۆشێکی خۆمە و لە چاپکردنی هەرسێکی ئامانجی جیاوازم هەیە بەڕاستی. ڕاستە خۆم پسپۆڕیم دکتۆرام لە دەروونناسی گشتی و زمانی جەستا هەیە زمانی لەشە هەیە بەڵام شتی ترشم کردووە کە ئێستا لە بەردەست. باشە. ئەم کتێبیان ڕێنواری ڕاستەڵاتی کورد بەرگەکەی سەرنجی ڕاکێشام ینی دوو وێنەی لەسرە کە وێنەی ئیمپراتۆر دیاکۆی مەزن و یەکخەری تیرۆباڵەکانی گەلی مادەکان. ناوەڕۆکی کتێبەکە باز لە چی دەکا و مێژوەکەی تا چەند بۆی چووی کاتێکە. بەڵێ بەس پێشەوە وڵامی ئەو پەرتوکە بدەم باسی ئەو پەرتوکە بکەم. بەندەیەکەم نووسەری کووردە کە لەسەر سۆمەریەکان شتی نووسیوە ئەمە بنکەی بڵێن کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک بۆیان چاپ کرد کە چۆن سۆمەریەکان کوردن هەوڵمدا ئەو ڕاستیە ئاشکرا بکەم چونکە ئێمە کێشەیەکمانێنێتەوەی کورد ئێمە لە کەوتنی ئیمپراتۆری مادەوە هەر خۆمان ژێردەسەر نەبووین ئەو نەتەوانەی کە خاکی گەورەی کوردستانیان داگیر کردووە مێژوشمانیان داگیر کردووە. یعنی بۆ نمونە ئێمە مێژووی ئێمە شیاوە 11,000 ساڵ پێش ئێستا بێ خەڵکی 1000 ساڵ هاتوو ئێستا بۆتە خاوەن مێژووی تۆ ئەوە چەرمووە ئەوە تەپەی گیانە ئەوانەش قسە دەکەین. بەڵێ ئەوە بەرگی دۆمی بەرگی یەکەمە ئەتوانم بڵێ ئەمە بەرگی یەکەمە بەس نەمانوێ بەرگی یەکەم ئەمە بەرگی یەکەمی ڕێنواری ڕەچەڵێکی کوردە ئەوە بەرگی دۆمیتە. ڕێنواری ڕەچەڵێکی کورد بریتە لەو شتانەی کە لە کورد دزراون هەڵدانەوەی لاپەڕ و خستنە سەری چرای ڕووناکی ڕاستەقینەی پێنووسێکی کووردە لەسەر ئەو مێژوانەی کە داگیرکەرانی کوردستان لە کوردیان دزیوە. زۆر شتێ ئێمە لەوە باسمان کردووە بۆ نمونە باسی ئەومان کردووە کڕواتەکان چۆن کوردن کڕواتەکان بۆ نمونە نەفەرتیتی یان نەفەر خۆی ناوی تۆ داخیبایە تۆ داخیبا و واتە هەر تۆی خۆیە کچی تۆ شراتایە کە لەگەڵ ئیمپراتۆرێتی فرعونیا یا ئیمپراتۆرەتی مصری کۆنا پەیوەندێکی زۆر فراوانی هەبوو ژن و ژنخوازی هەبووە تۆ داخیبا خانمێکی کووردە کە پێش حەزرەتی ئیبراهیم شۆڕشی یەکتاپەرستی کردووە کە ئەو کەسانی مێژووی مسرە خوێندنەوە ئەخناتون شۆڕشێکە لە دژی ئامون خواوەندی ئامون ئیسا ئێمە ناتوانین هەموو مێژووی ئەو کچە ئاشکرا بکەین. لەو ماوەیە مامۆستا شێرزاد مامەسینی هەیە چووبووە هەنگارێ پێم وایە شارێکەیە ناوی کووردە وتم مامۆستا ئەگە ئەو کووردە لە کڕواوەتیاوە هاتبن خاڵۆی ئەو کچەیە واتە لالۆی نەڤەرتیتیە کە وەختی خۆی کۆچیان کردو بۆ کڕواتیە دوای بۆمان دەرکەوت ینی من خۆم گۆڤارێکی کڕواتیم لە بەردەسایە کڕواتیەکان لە مێژە تێژینەوەیان کردووە 200 ساڵە پێش توێژینەوەیان هەیە کە ئەوان کوردن و سەرێکانی یا واشۆکانی پایتەختی ئیمپراتۆرێتی میتانی بووە. باشە ئەوە لەلایەکی تر سۆمەریەکان زۆر کەس ئەو پرسیارەکەن گەرەک بە لەم بەرنامەیەوە وەڵام بدەمەوە چۆن نزانی سۆمەریەکان کوردن ئەی چۆن نازانی کوردن خۆ عەرەب لە سەردەمی دەرکەوتنی ئیسلام و هاتوونە ئەم ناوچەیە ئاشوریەکان ژمارەیەکی کەم بوون ئیمپراتۆریەتیانە ئەڵێ سۆباریانی زێباری کە ئێستا ناوچەی شێخان و ناوچەی زێبارە فەرمانڕاوی ئەوێ بوونە
وەکو مەغۆلەکان بڵێن هاتوونە حکومڕانی فەرمانڕەوایی چەند شوێنێکیان کردووە ئاموریەکان کە بڵێ ئاشووری ئێمە مێژوویەکی زۆر دیریمانە بەس چەند شتێک بە سادەی و ساکەری بۆی خەڵک تێبگا هیچ پێویستی بە گەورەکردن و ئەمە توێژنی زانستی خومبابا چییە خومبابا لە گلگامێشە بە دوای گەڕان بە نەمری خومبابا ئێمە لە کەرکووکە ئەگە یەکێک زۆر بەدکردار دوو لە ڕووی ئێوە خراپ بێ پێڵێن خومە نازام لە ناوچەی هەولێرە خۆم لاولێرش گەورەم بەس نازام ئەوە بەکاردێنێت شومی شەر لەوە هاتووە شوم و خوم هەر یەکە خومبابا یعنی باوکی دێوەخان گلگامێش عرب نازانێ بڵێ کەڵ چونکە لە عربیان نییە باشە کەڵە گامێش ئیسە من چوومەتە ئەیوان برادرم هەیە لە ئەیوان و لە ئیلامە تا ئێستا بە برای گەوراڵێن برای کەڵینم ئێماڵێن کەڵەمێر کەڵە شێر کەڵە پیاو ئەو کەڵ واتە گەورە کەڵە گامێش چۆن لەی هەڵۆ شێرزار ئەم ناوانە وەختی خۆی لە شارستانێتی سۆمەریە گامێش نیشانەی هێز و دەسەڵات ئەوە بۆ کوردش یەکەم کەس بووە لە ئەو زونگاوانە گای بەخاوان کردووە عرب حشتری بەخاوان کردووە ئەو جاموسی عربیە پرۆفسۆر ئیزەتی مستەفا ڕەسوول ئەڵێ لە ستونێکە یادی بەخێر ئەڵێ هەر جاموس هەر گامێشی کوردیە نەرجس هەر نێرگزی کوردیە بەس ئێمە کێشەمان ئەوێ زۆر خۆمان بەکەمە زانین بۆ نمونە ئەڵێ لاو کاڵ بەندە باوکی کەڵە گامێشە لاو کەڵ بەندە واتە بەندەیەکی لاوی بەهێزی بڕوا بەخۆ بوو یان بۆ نمونە لە من لەو توێژینەوە باسم کردو ناوی زمانی کوردی دەچێەوە هاتوو کورد و دوو بۆ نمونێزی تو ناڵێ وتەبێژ بۆ وتەبێژی حکوومەتی کوردستان میرایەتی کوردستان خۆ ناڵێ ئەڵێ وتەبێژ ناڵێ وتە گوتن یعنی وتە چییە یاڵەکەڵێن لێدوانیدا دوو لە زمانی سۆمەریا یعنی دوو یعنی زمان کورد بۆ ناڵێ کوڕەداوێ یاڵێ کڵاو کوڕە کوڕ چییە کوڕ یعنی شاخ واتە زمانی ئەو کەسانی کە لە شاخەوە هاتوو باشە دکتۆر فەرمان باس لەوە کرد کە ئەمانە هەموو مێژووی کووردە هەتاوەی سۆمەریەکان هەتا کرواتیەکان بەڕەچە لە کوردن مێژووی ئەوان نییە خەڵکی ترش مەبەستم ینی مێژووی کورد زۆری دەستی بەسەر داگیرا ڕەنگە ئێمە بەشێکی بزانین کە لەسەرمان خوێن دەبێتەوە بەڵام بەڵگەت خستۆتە ڕوو لە نێو کتێبەکەت کە بەم بەڵگانە من دەیسەلمێنم ئەمانە مێژووی کووردە وایە زۆر ئاشکرا و هاشە هەڵنەگر بۆ نمونە لە باشووری عێراقا ئەڵێن بەربووک وشەی بەربووک زۆر زاراوای ئەڵێ بۆ نمونە زاراوای عێراقی عەرەبی عێراقی ئەڵێ خۆ ماسار بۆ نمونە خۆ لە عەرەبیان نییە ئەوە لە عەرەبیان نیە وشەیەکی کوردیە یا ئەڵێ خۆش وەلەد خۆش وشەیەکی عەرەبیە کوردیە عەرەب بەکاری دێنێ لە عێراقا بەس ئەگە ئێمە بڕوانین سەی شاژنە شبعات بکە بۆ ئابی ینی باوکم بۆ ئابیکێکە لە شاژنەکان لە مێژووە سەیری کە سەیری ژنانی گەیلام بکە گەیلانی لای ئیلام سەیری ژنانی ئێزدی بکە یان من خۆم دایکم یادی بەخێر بۆ ئێمەیە بەستەوە هەموو ژنێکی کورد سەری بەستۆتەوە جاران ئەوانەی کە پێشمەرگایەتیان کرد بێت لە ژیانی پێشمەرگایەتیە شەرم بوو سەرت ڕوود بێ هەتا پیاویش سەری بەستۆتەوە ئەگەر سەیری جلوبەرگەکەی شێخ محمودی نەمر بکەیت ئەگەر سەیری جلوبەرگەکەی بابە شێخ بکەیت سەیری جلوبەرگەکەی کەڵە گامێژ بکەیت یەک جلوبەرگە وە ژنی سۆمەری باشە لە کوێوە هاتووە سۆمەر لە مێژنووسەکان لە کوێوە هاتووە لەبەری ڕۆژەڵاتی ڕووباری تیژەلە واتە دیژلە تیژەلە و بۆران دیژلە و فراتەوە هاتوون بەری ڕۆژەڵات کوێیە ئیلامە و لەو ماوە زانە فەڕەنسیەکان بەردێکیان دۆزیوە کە یەکەم جار هێڵی مێخی کە ئێساڵێن لە عێراقا داهێنراوە لە ئیلام دەرکەوتووە من زوو لەو پەرتوکەیان نووسیومە کە لەبەری ڕۆژەڵاتی ڕۆژات دکتۆر فەرمان من شتێکم بیست لەسەرەوەی کە هەر ڕووباری دیجلە کوردیە لە دوو چڵەوە هاتووە بەڵێ لە دوو چڵەوە هاتووە ینی دوو چڵە باشە بووە تا بە پێی فۆنەتیکی ئەو زمانە ڕۆشتۆ بۆتە دیجلە ئەم بابەتانەی کە نووسیوتە لەم کتێبانەیە شوێنێکت پێچوو ئایا قورس نییە گەڕان بە دوای هەموو ئەم بەرهەمە کوردیانە ئەم ڕەسەنایەتی کوردی تابی دۆزیتەوەکو خۆتەڵی کە ئەوەندە داگیرکاری بەسەرا هاتووەمان لێ هاتووە بڵێنی ئێمەنیی ئەوانە ئەمانە قورس نەبوو بۆ تۆ لەکوێ سەرچاوت پیا کرد بڵێ زۆر گەڕام خۆی یەکەم زانم لە چیەوە زانیم
2009 بوو وشێکم خوێندەوە ئەڵێ بەبووک ئەڵێن ژنە لە زمانی سۆمەریا ئیسە ئێمە ئەڵێن ناموس لە زمانی سۆمەریا بە ژنیاوتەوە مانوس هەر ئەو ناموسە مانوسە و دوایی وتێتی ژنە وشەیەکی جێگرە ئیسە ئێمە ئەو مۆبایلی بەردەستان هەندێک شتی جێگرە ڕەشێکی تۆ هەردێتەوەش کۆمپانیاکە ئیناتە سەری بۆ نمونە تو ئەڵێ براژن ئامۆژن لالۆژن خاڵۆژن لالۆژن شێکی کوردیە یان مامۆژن باشە تو ناڵێ من کز دێنم یا ئافرەت دێنم ئەڵێ ئاهەنگی ژن هێنان ژن دێنم هەتا ڕووسەکانش ئەڵێن ژن شنێ کە لە ڕێی کڕواتەکانە من بڕۆم وایە لە ڕێی کڕواتەکانەوە زۆر ئیسە کە هەوڵی فێربوونی زمانی ڕووسیە دەم سەیرەکەم زۆر وشەیە کوردیە ئێستا لە کرماشان ئەڵێ نییە زانم بە فارسی ئەڵێ بە ڕووسی ئەڵێ زنایۆ نزنایۆ یعنی نازانم باشە سەیرەکەی لە مێژووی کووردا کورد ڕەچەڵێکێکی گەورەی هەیە لە زمان و فەرهەنگ و مێژووە بەس خاوەنینە ئەنجا بێنەوە سەر ژنەکە لە سۆمەری ئەڵێ ژن لە هیچ سامەیەکان نییە بە هیچ جۆرێک هیچ زانایەکی عەرەب عێراقی ڕۆژهەڵاتی ناوڕاست جیهانی ناڵێت سۆمەریەکان عەرەبن بەس ئێمە بوێری ئەومان نەبووە کە ئەو قسانە بکەین منش ئەو پەرتوکەم دەرکرد کاتێ دەرم کرد زۆر گاڵتەی پێیان پرسیارێکم لە مامۆستا کەریم شارەزا کرد بەڕاستی یادی بەخێر وتی پێم باشە بنووسی سۆمەریەکان ڕابردووی کوردن هاتم بڵێم سۆمەریەکان کوردن وتی ئەبێ بڵێ سۆمەریەکان ڕابردووی کوردن باش دکتۆر فەرمان جگە لەو بابەتە مێژوویانەی کە باست کرد بێگومان ئەمانە هەموو بابەتی گرنگن و دەستخۆشی لێ دەکەن کارت لەسەر کردووە بەڵام بەرهەمی دیکەشت هەیە پێم خۆشە بە کورتیش باز لەسەر بەرهەمەکانی دیکەش بکەین ینی ئەوەی لە بەردەستی منە هەموو وەرزێکم پاییزە ناوەڕۆکی ئەم کتێبەتی هەموو وەرزێکم پاییزە کوردی و عەرەبیش نووسیتە دکتۆر پێشەکی بن پێم وایە ئەو پەرتوکەم پێیە پێشتر وەکو ئەزمونێکی تازە وەکو هەنگاوێک وەکو لاسایکردنەوەی قوتابخانەی کلاسیک بەس بە شێوازێکی تازە بە سێ زمان ئەم پەرتوکەم چاپ کرد ئەم پەرتوکە بە فەڕەنسی کوردی و عەرەبی هەر هۆنراوی خۆ من بە سێ زمان هەوڵمدا ینی پێشکەوتنێک لە شاری کەرکووکە و لە قوتابخانەی خوێن هەڵبەستی کوردیا بێنمە پێشەوە بە فەڕەنسی کوردی عەرەبی دوای ئەوە لەسەر پێشنیاری خانمێکی تونوسی ئەو پەرتوکەی بەردەستان هەموو وەرزێکم پاییزە ئەمە ئاڵای کوردستان و تونسیشی لەسەرە بەڵێ ئاڵای کوردستان و تونوس ئەمە لەگەڵ خانمێکی تونوسیە لەبەر ئەوەی تونس گەلی تونس کوردیان زۆر خۆشگەرەکە زۆربەی گەلی تونس زۆر کوردیان خۆشەوێت زۆر شانازی بە کوردەوەگەن پەیوەندێکی زۆر فراوانم لەگەڵیان هەیە هاتوونەتە هەولێرش لێرە پێشوازیم لیان کرا میێوانداریمیان کردووە ئەم خانمە پێشنیاری کوتی حەزەکەم پەرتوکێک لەگەڵا چاپ بکەم خاتوو جەهاد مەسنانی هۆنداوە عەرەبیەکانی ئەوم کردە کوردی هۆنداوە کوردیەکانی ئەوم خۆمم کردە عەرەبی واتە پەرتوکێکی هاوبەشە ئەزمونێکی تازێ بۆ گەلی تونس بۆ گەلی کوردستان وەکو خۆشەویستی کورد و تونس بەس ئێستا گەرەکمانە بچینە وڵاتی تونس بەس ئەمە پشتیوانێکی گەرەکە بەڕاستی بەتەینا خۆم ناتوانم ئەو سێ پەرتوک چاپ بکەیت و خوێندن و ئەوانە یانی ئەگەر دەستگایەکە بێ بتوانێت بێیز بەرامبەرێک ینی ئێمە بتوانین بڕۆنێت تونس لەوێ ئاهەنگێ بکەین بەجری کوردیەوە بە زمانی کوردیەوە لێوەراوە بخوێنەوە هەنگاوێکی ڕۆشنبیری کوردیە مەبەستی خۆم هەبووە ئێمە لەگەڵ دۆستەکانمانە پەیوەندیمان هەبێ و لەسەر مێژووکار چەند ناچوین لەسەر مێژووەکە بەس یەکەم نووسەری کوردن چوومەتە سەر گۆڕی کەیخوسرەوە کە ئێستاکە پێڵێن دوکان داود بەڕاستی مێژووکە شێنراوە گۆڕی کەیخوسرەوە چوومەتە ئەوێ یەکەم کەسم چوومەتە پایتەختەکەی سمکۆخانی شکاک بەڵام زۆر دوژمنانی کورد هەوڵی شێواندنی کەسایەتی سەرۆک سمکۆخانەدەن سەرۆک سمکۆخان ڕۆڵێکی گەورەی گێڕاوە لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکەم ڕۆژنامە لە سەردەمی شۆڕشەکەی ئەوە دەرچۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان کەواتە یاخوب بڵێن ڕەچەڵەکی کورد و مێژووی دێرینی کورد پێویستی بەوەیە کە کەسانی وەکو ئێوە و پسپۆڕان لەو بوارەیە کوی بکەنەوە تا بزانین کە ئێمە خاوەنی چ مێژوویەکی دەوڵەمەندین بۆ هیواین کە توانی بێتمان خزمەتێکی بچووک پێشکەش بە ئێوە و بەو بەرهەمە جوانانەتان بکەین سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس ئەگە دەرفەتە بێ من یەک شتێکە هەیە هەڵبەت ئەو پەرتوکە تازەش بەسەر زمانی لەشە زمانی جەستا نامەی ماستەر و دکتۆراکەش بەسەر زمانی جەستەیە بەس لەسەر مێژووی کورد ئێمە مێژوو چۆن نەپارێزین زمان بەلوجەکان لەیان نووسیمە کووردە هەڵبەت ئەو پەرتوکەم لەسەر مێژووی کورد فەرهەنگی کوردی و کڕواتی تایە فەرهەنگی کوردی و سۆمەری تایە فریان نەکەوتم
فەرەنگی بەلوچ و کورد ئەوە بکەم بەلوچەکان هەر کورد بوونە وەختی خۆی دیاکۆی مەزن نردویانەتی بۆ ڕوخاندنی ئیمپراتۆریەتی توران و مەکران واتە تورانێن ڕوخانیانە بەس تێکەڵاو بوون و لە بیرچوونی زمانەکان وەک ئێسەی خۆمان بۆ لە بە پەرتوکەڵین کتێب نازان وەزارەتی ڕۆشنبیری بۆ وشەی پەرتوک بەکارنایێنێ بۆ نمونە بە قوتابخانەڵی مەکتەب بە قوتابیڵی تەلەبە بە مامۆستاڵی ست ماوەیەکی تر 100 ساڵی تر ئەم زمانە کوردی نامێنێ مێژوو واتە زمان و داواکەم زمانی کوردی بپارێزرێ حکوومەتی هەرێمی کوردستانش پێویستە ئێمە ساڵنامەی خۆمان هەیە ساڵنامەی کوردی بۆ بەکارنایێنرێ بەس ئەنووسێ 2720 پێویست ئێمە مانگەکانی کوردی و ساڵەکانی کوردی بە فەرمی بەکار دکتۆر فەرمان هیدایەت زۆر سپاس بۆ تۆ نووسەر و دکتۆرە لە دەروونناسی سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بووی بە هیوام بەرهەم و بەخشەشی زیاتر دەبێت بۆ کوردستان زۆر سپاسی ئێوەکەم نمونەتان زۆر بێ هیوادارین کەناڵی کورسان 24 خەمی مێژوو دیرۆک و شوێنەواری کوردی زیاتر هەبێ زۆر سپاس بە بوونی کارمەندی وەکو ئێوە پێشکەشکاری سەرکەوتی و سپاس بۆ ئێوەش سپاس